جوه برنامه تایبەتە دەنگی ئەمریکایە ئەف دەم و هەمی دەمێنەوە باش. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا بەرنامێکی تایبەتتان پێشکەش دەکەین سەبارەت بە ڕۆژی زمانی کوردی و ئاستەنگەکانی زمانی کوردی. د ڕۆژە زمانی کوردیدا کورد نەتەنێ ڕۆژە زمانێکی پیرۆز دکن ئەو بیرەوەری ناسنامە و هەبوونە نەتەوەیەکی پیرۆز دکن ji ber ku ew tevî sînoran qedexekirinê koçberiyê û fişarên siyasî lê dirêjiya dîrokê berî ku bibe zimanê saziyên medyayî û dezgehên fermî di nava nifşan da bi helbest stran lorîk û şevwehêrkan zindî ma. Lê yek ji mezintirîn pirsgirêkên ku Kurdî rastê tê ew e misogerkirina ku ew beşdarî cîhana nûjen bibe biriya wergerandina rast û têrwate. Wergerandin ji û bo zimanê Kurdî roca îro di çi astê de ye, îmkanên wergêrê Kurd çi ne û bendên li pêş wan çi ne. Em ê hewl bidin di vê bernameya taybet de vê mijarê ronî bikin. ئێستاش لە ئەمریکاوە دەست پێ دەکەین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زانکۆی جۆرج میسن پرۆژەیەک دەستی پێکردووە و لەم پرۆژەیەدا وانەی زمانی هەورامی دەوترێتەوە. با گوێ لەم راپۆرتە ڕائەگرین کە هاوکارمان ئارش ساڵح ئامادەی کردووە. لە چەند ساڵی ڕابردوودا و لە زانکۆی جۆرج میسن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە بەشی زمانەوانی پرۆژەیەک لەسەر زمانی هەورامی دەستی پێکردووە کە چەندین مامۆستا و خوێندکار لە ڕەهەندی جۆر بە جۆرەوە لەم پرۆژەیەدا خەریکی کارکردنن. My name is Sylvia Woodrow Schwartz. I'm an associate professor of linguistics. من مامۆستای هەوبەشی زمانەوانیم لە زانکۆی جۆرج میسن لە بەشی زمانی ئینگلیسی. ئێمە چەند ساڵێک لەمەوە بەردەستمان کرد بە کارکردن لەسەر زمانی هەورامی. واتە لەو کاتەوەی من یەکەم جار دەستم کرد بە وانەوتنەوەی کورسی مێتۆدی زانستی لە زانکۆکەدا. لە زمانەوانیدا کورسەکانی مێتۆدی زانستی زۆرجار ئەوەیان تێدایە کە خوێندکاران لەگەڵ قسەکەرێکی زمانێک کار بکەن کە زۆربەی خوێندکاران ئاشنایەتیان لەگەڵ ئەو زمانەدا نییە و کەمتر لە ئاستی جیهانیدا ناسراوە. لەم پرۆژەیەدا خوێندکارەکان وێڕای فێربوونی زمانی هەورامی ئەو مێتۆدە زانستیانە فێردەبن کە لە ڕێگەی ئەوانەوە زمانە کەمتر نووسراوەکان بە پێوەری نێودەوڵەتی دەخرێنە قاڵبی بەڵگەوە. ئەم پرۆژەیە لەوانەی میتۆد لە بەرنامەی زمانەوانی زانکۆی جۆرج میسن دەستی پێکرد. لەوانەیەدا فێری ئەوە بووین چۆن وەک زمانەوانی مەیدانی لەگەڵ قسەکەرێکی زمانێک کە لە مەترسی لە ناوچوندایە کار بکەین. من بەشێک بووم لە یەکەم گروپی کارکردن لەسەر ئەم پرۆژەیە. ئەزمونێکی زۆر باش و کارەکە تەنها لەو گروپای ئێمەدا نەوەستا. چەند ساڵ دواتر گروپێکی تر درێژەی بەم کارەدا کە ئێمە دەستمان پێکرد بوو و هەتا ئەمڕۆژ هێشتا کاری لەسەر دەکەین. ڕێکخراوی یونسکۆ زمانی هەورامی وەکو زمانێک پۆلێن بەندی دەکات کە بە دڵنیایەوە لە مەترسی لە ناوچووندایە. بۆ کۆمەلگای ئاکادیمی زمانەوانی لە ناوچوونی زمانێک لە ناوچوونی دنیاوێک و تۆرەیەکی تژی لە جوانیە و بە خەسارێکی جیهانی دەیزانن هەر بۆیە هەوڵەکانیش بۆ ڕزگارکردنی جیهانین. پێم وایە خوێندکاران زۆر چێژیان لە کارکردن لەسەر زمانی هەورامی وەرگرت. هەروەها زۆر حەزیان لە فێربوونی جۆرا و جۆریەکانی زمانی کوردی و پێگەیان لە ئاستی جیهانیدا بوو. هەمووان زۆر دڵخۆش بووین کە توانیمان لەسەر ئەو زمانە کار بکەین و هەوڵ بدەین شتێک بۆ کۆمەلگەی قسەکرانی ئەو زمانە بەرهەم بهێنین و تەنانەت ئەگەر لە ئاستێکی بچووکیشدا بێ بتوانین سوودێکیان پێ بگەێنین. شەوێوە کە هەساورەکەی ئاسماونە نەدرۆشیێنێوە و شەماڵێوی ئارام لاود و دەریەکەی کە کریا بێوە ئەیچوەر ئێلاجە تەختەکەی شەنەهۆرسەوە و جەسەر و پەنجاشەوە لوابەر دلێ هۆڵە و ئەرەنیشتەکەی. ئەمە بەشێکە لە کتێبێکی چیرۆکی منداڵان بە هەورامی کە یەکێکە لە بەرهەمەکانی ئەم پرۆژەیە. لە کاتی کارکردنمان لەسەر ئەم پرۆژەیە فێری ئەوە بووین چۆن وەک زمانەوانی مەیدانی کار بکەین. لە هەمانکاندا یارمەتی کۆمەلگەی قسەکەرانی زمانەکەش بدەین بۆ پاراستن و بەردەوامی زمانەکەیان. ئێمە ژمارەیەکی زۆر لە بەرهەمی جۆرا و جۆرمان دروست کرد کە بەشێکیان سوودبەخشن بۆ فێربوونی هەورامی لەلایەن بیانیەکانەوە هەروەها فێربوونی ئینگلیزی لەلایەن هەورامی زمانەکانەوە. هەندێک بەرهەممان دروست کرد کە قسەکەرەکە پێی وابوو لە چەندین بواری کۆمەڵایەتی و سیاسی سوودبەخش دەبن. بۆ وێنە چیرۆکی منداڵان.
لەم پرۆژەیەدا دەیان خوێندکاری ئەمریکی و بیانی بەشداریان کردووە بۆ ئەوەی بتوانن وێڕای فێربوونی وانەکانی خۆیان بەشێک بن لەو هەوڵە بۆ ڕزگارکردنی هەورامی لە مەترسی لە ناوچوون. بله ji bo zaniyariyên zêtir derbarê vê projeyê de navkarê me Ariş Salih li vê derê stûdyo merayê gelek spas Ariş spas ji bo vê raporta balkêşî bi rastî bîrokeya vê projeyê ji ku hatiye لە بەشی زمانەوانی زانکۆی جۆرج مەیسن بەدوایەوە یاگەڕن کە زمانێک بدۆزنەوە کە زۆر ناسراو نەبێت بۆ خوێندکارەکان و پێشتر زۆر لەسەری کار نەکرابێت بۆ مەبەستە پێویستیان بۆ بووکە بتوانن بگەڕن و ئەو زمانانی کە کاریگەری زیاتریانە بێت لە پرۆژەکەیانە هەڵبژێرن شوێنێک کە ڕۆیشتون وێبسایتی یۆنسکۆ بوو وەزانیاری زۆریان کۆ کردوتەوە لەسەر ئەوەی کە زمانی هەورامێکێک لەو زمانانەیە کە لە کاتێگۆری و پۆلێنبەندی یۆنسکۆ یاکەوێتە ئەو زمانانەی کە بە دڵنیاییەوە لە مەترسی لە ناوچووندان بەرزترین ئاستی پۆلێنبەندیە لە مەترسی لە ناوچووندا ئەویان هەڵبژاردووە و چاویان لێ کردووە کارێکی ئەو تۆ لەسەری نەکراوە و پێیان وابووە کە ئەمە زمانێکی زۆر باشە بۆ ئەوەی کە دەست بکرێت بە کارکردن لەسەری هەم خزمەتێک بێت بە زمانەکە بە تۆرەی منەتەوەیەک هەمەوەی کە خزمەتێک بێت بە خوێندکارەکانیان کە بتوانن لەگەڵ شتێکی نوێ ئاشنایان بکەن. بەڵێ ئارش تۆ ئاماژت بۆ کرد لە راپۆرتەکەدا کە کۆمەڵێک بەرهەمی تریش هەیە کە کاری لەسەرەکرێ دەکرێت بە باسێکی ئەو بەرهەمانی ترمان بۆ پێوە بەرهەمە جۆرا و جۆرانەی ترچین کە لە ئێستادا کاری لەسەرەکەن؟ بەڵێ لە سەرەتاوە کە هاتوون ئەو بەرنامەیە جێبەجێ بکەن بۆی کە بزانن کە ئەیانەوێ بەرهەمەکانیان چی بن چون لە ناو کامیونیتی کورد لێرە گەڕاون و لەگەڵ کۆمەڵی کارناس قسەیان کردووە لە کۆتاییە گەیشتون بۆ ئامانجانە کە هەندێک بەرهەم کە ئەبێ هەبێت پێویستە چەند ڕەهەندی بێت واتە لە چەند ڕەهەندە و یارمەتی دەربێت یەکێک لە ڕەهەندانە بۆ وێنە بابەتی کۆمەڵایەتی بابەتی ژنان بابەتی سیاسی و بابەتی شۆناس کە دەبێت لەو ڕەهەندانەشا یارمەتی دەربن بۆیە کۆمەڵێک کتێبیان بۆیانە بەرهەمهێناوە فەرهەنگی وشیان بەرهەمهێناوەوە کۆمەڵێک ڕێنوێنی بۆ ئەوەی کە چۆن خوێندکاری هەورامی کە لەوێ خەریکی خوێندنە لێرە بتوانێت لە زانکۆیەکی ئەمریکی ئەپلای کا بۆ خوێندن ئەو کۆمەڵە بەرهەمهێناوە بۆ وێنە یەکێک لە کتێبەکان کتێبێکی منداڵانە کە لەناو کتێبە منداڵانەیە کاراکتەرە منداڵەکە دێت لە باوکیە پرسێت لە سەردەمی شۆڕشی ژنجیان ئازادی دەبێت لێ پرسی کە ئەم باسانە چییە و باوکەکە بە گێڕانەوەی چیرۆکی چوار ژن کە ڕۆڵی سیاسی سەربازی زانستی و ئابووریان بووە لە کۆمەلگای کوردستاندا هەم شۆناسی کوردی لە ناو مێشکی و منداڵە فۆرم دەبەخشێت و هەم باس لە ژن ئەکات کە چۆن لە کۆمەلگای کوردەواریە پێگەیەکی بەرزی بووە. باشە ئارش ینی هەورامی ئالیکاری ji کورمانجی و ji سۆرانی هاتیە وەرگرتن هەردوو زاراوێن سەرەکەیین زمانی کوردی ji بۆ ینی پشتگیرییا vê projeyê لەگەڵ هەندێک بەرنامەی تر هاوکاری کرا کە ئەو بەرنامانە زۆر لەسەر بۆیەنە سۆرانی یا کرمانجی کاریانە کرد و بۆ وێنە هەندێک پرسیاریان لێکراوە بۆی کە بتوانن ئەو شوێنانی کە پرسیاریان هەیە ڕوون نییە بۆیان ڕوونتر بێتەوە بۆ وێنە هەندێک بەرهەم هەبوو کە لەسەر ئینتەرنێت وەریان گرتبوو پێیان وابوو کە ئەو بەرهەمانە بۆ وێنە هەورامین بەڵام دواتر لەگەڵ هەندێک بەشی تر قسەیان کردبوو و زانی بوویان کە ناو ئەو بەرهەمە بۆ وێنە کرمانجیە یا سۆرانیە و هەورامی نیە بەو شێوازە یارمەتی لە بەشەکانی تر وەرگیرا بوو. ئارژ من بە دەرفەت ێزانم لێرە پرسیارێک بکەم مادامەکەمە باسمان لەسەر زمانی کوردیە ئێستا لە ڕۆژی زمانی کوردیدا دەمێت پرسیارێک لە تۆ بکەم وەکو چۆنەڵی ئەزمموی خۆت تۆ بەشێکی زۆر لە زاراوە سەرەکیەکانی کوردیە زانی دەتوانی بە زاراوەی کرمانجی سۆرانی هەورامی کەلهوڕی قسە بکەی دەمێت بزانم ئەم زاراوانە کاتێک کە قسەی پێکەی لە زاراوەیەکەوە ئەیگۆڕی بە زاراوەیەکی تر چەندێک لێک نزیکن ئەم زاراوانە بە باوەڕی منە و لێکچوانانی کە لە ناو زاراوە کوردیەکاندا هەیە زۆر زیاترن لەو جیاوازیانەی کە لە ناویاندا هەیە بەڵام ئەو جوایە جیاوازیانە چۆن هاتوونە تا ئاراوە ئەوەی کە ئەزمموی من بێ ئەوەی کە کارکردن لەگەڵ ئەدەبیاتی کوردی بێت بە تایبەتەوە دەبیاتە کۆنا من پێم وایە لە بەدرێژەی تێپەڕبوونی کات و لەژێر کاریگەری دەسەڵاتی بێگانەیە کە ئەو جیاوازیانە ساز بووە و هەندێکیش کاریگەری تێکەڵبوون لەگەڵ کەلتورەکانی تردا بۆ وێنە ئێمە شاعرێکمان هەیە هەورامی بە ناوی سەیدی هەورامی
هەندێک لەو باوەڕدان کە دوو سەیدی هەورامی بوونیان هەبووە کۆمەڵێک لەو شێنانە کە چاولیەکەی زۆر هورامیەکەیان کۆنترە لەوەی کە خەڵکی هەورامان ئێستا بە باشی بتوان لی تێبگەن ئەوە بۆیە بەراورد دەکرێت بگەڕێتەوە بۆ زیاتر لە 500 ساڵ لەوێت و ئەیبینی جیا ئەو وەکچوونی کە لە نێوان هەورامی و کرمانجیە هەیە بۆ وێنە من لەوێ بە ئەز بەکاردێ ئەزۆرۆ من مەکانم بێ وڵاتم بۆ وێنە یەکەم شعرێکە کە لە سەیدی هەورامات و دەبینی لەوێ ئەز بەواتای من بەکاردێت کە ئەمە شتێکە کە بەڕاستی من یەکەم جارکە لەگەڵی ڕوبڕوو بوومەوە بۆم بەڕاستی سرنجڕاکێش بوو لەبەری خۆم وەکو هەورامەک قەت نەمدی بوو کە لە هەورامانە ئەز بەکار بێ وەکو من بەڵامە بینی لە 500 ساڵی ڕابردووە ئەو شێوازە بەکار هاتووە کە چی بە درێژای مێژوودا ئەوە سڕاوەتەوە باس لەوەش کراوە هەمیشە کە هەورامی و زازاکیش زۆر لێکچوونیان هەیە لە نێوانم دوو زاراوەیشدا وایە هیرۆ لێ دناو کورداندا بخۆە ینی هەنێک ئەو ئەرگومنت هەیە بڕاستی حتا دناوە زەرەڤەی سەرەکەی و کورمانجی و سۆرانیدا هەنێک ڕەشبینن دەبێژن ئەوانە دوو زمانی جودانە ئیجی چارچۆیە پرۆژەیەکە وەهادا ئارەش ئەv ناکۆکی چاوە دکارن باوەیەکی نەینی باندۆرێ بدەن سەر ینی لە زانینگەها جۆرج مەیسنێ باڵێ دەدەن سەر vê mijarê ku cudahî di navêna van zaravan da heye ئەوەی کە خەڵکەکە چۆن خەڵکەکە خۆیان چۆن باسی زمانەکەیانەکەن زۆر گرنگە بۆ لێکۆڵارەوەکان لەبەرەوەی ئەوانەیانەوێ وەکو سابجەکتێکی مرۆڤی وەکووت بابەتێکی مرۆڤی چاولە ئەو کەسانە بکەن کە لەگەڵیان کار دەکەن بۆیە ئەوەی کە ناکۆکی هەبێت لەسەر شێوازی ئەوەی کە ئایا من خۆم بە زمان نەزانم یان بە زاراوەیەک لە زمان کۆمەڵک زمانی تر ئەوە کاریگەری دەبێت بە دڵنیایەوە لەسەرەوەی کە چۆن پۆلێن بەندی دەکرێت بەڵام زیاتر لەوە بنەمایەکی زانستی هەیە کە چۆن چاو لەو کۆمەڵە زاراوە کوردیە دەکرێت و بەو شێوازە بەرحاڵ ڕەهەندی زانستیەکەی زۆر زاڵترە بێت. بەڵێ ئارێش سپاس بۆشیکردنەوەکەت. ئازیزان وەکو دەزانین کە وەرگێڕان بەشێکی گرنگە لە زماندا بەڵام لە تورکیا بابەتی وەرگێڕان نە ئامارێکی تەواو لە بەردەستدا هەیە ئێستا لەسەر ئەو بابەتە و هەتا ئێستاش ئاستەنگێکی زۆر لەم بارەیەوە هەیە. پەیامنێرمان ئەیوب دەمیر راپۆرتێکی لەم بارەیەوە بۆ ئامادە کردوین. ji bo zimanekê werger berî her tiştî afirandina têgehan, modernîzekirina ziman, bihêzkirina wêje û berdewamiya çanda netewî ye. Ku ji ber vî jî di Kurdî da ji sala 1909 heta vê demê bi awayekî sîstematîk werger têkirin. Ji zimanê îngilîzî, Fransî, Almanî, Swêdî, Fînlandî, Rûsî, Erebî, Tirkî, Farsî û hin ji zimanên din pirtûk hatine wergerandin. Şarazayên zimanê Kurdî dema wergerên Kurdî li hemberî zimanê pêşketî qiyas dikin ew didin zanîn ku wergerên Kurdî li hemberî wan pir kêm in. Lê dîsa jî sektora wergerandina Kurdî pêk hatiye ku gelek kes ana debera xwe jî li ser van wergeran tîne ku yek ji van kesan jî nivîskar Salih Kevir biriye. Ew herî dawî Pirtûka Yaşar Kemal ya bi navê efsaneya Çiyayê agrî wergerand. Kevirbirî ji dengê Amerîkayê ra xebatên xwe wiha ragihand. Kêfxweşî bi serbilendî dikarim bibêjim ku heta niha me 50,000 rûpel bi giranî ku ji Tirkî mikirine Kurdî hinek jî kêm be jî ji Kurdî bûne Tirkî û di nav wan de yanî belkî 10-15 kitêb hatine wergerandin min ji Tirkî wergerandine Kurdî û ji xwe gelek mesela çend kitêbê min bi çend zimanan çap bûne Kurdî, Tirkî, bi Farsî, bi İngilîzî, bi Almanî. Wergerên ji bo zimanê kurmancî û zazakî hatine kirin ji klasîkan heta wêjeya modern dirêj dibe. Lê heta niha li Tirkiye di warê wergerên hatine kirin da ti îstatîstîkek nîne. Lê tê diyarkirin ku wergerên ji bo Kurdî nêzîkî hezarin. Gava Salih Kevirbirî werger dike dibêje wergerên ku di nava 20-30 salî da hatine kirin ji berhemên ku ji 200 salan burada derketine zêdetir e. Ji bo me Kurda jî serpêhatiya wergerê ne nûye bi rastî jî gelekî kevne. Yani dema bedirxaniyan de jî em dibînin tawarê ronahiyê de gelek metin ji zimanên biyanî bo Kurdî hatine wergerandin û hatine weşandin. Medya kitabevî bêtirî 30 salê ku li Stenbolê pirtûkên ku li ser Kurdan hatine nivîsîn
Kurdî an jî Tirkî difroşe. Dema pirtûkeka Kurdî derkeve yekser tê vê derê. Rêbîn Özmen jî berpirsê vê derê ye. Lê ew karê wergeriyê jî dike. Ew dema bi tevahî rewşa wergerên pirtûkên Kurdî dide ber çavan dibêje pêdiviya zimanê Kurdî bi gelek wergeran heye. Asta wergerê cem Kurda Kurmancî kêm e li gor miletên din li gor asta got edebiyata me gehayê de hinekî kêm e û kêm jî tê xwendin bi rastî. Wergerê me jî pir kêm in. Em dikarin yanî wextê ku em bêjin werger çend werger têne bîra me yanî ev jî hejmareke pir kêm e yanî. Gelek pirtûkên ku bi nav û dengin ana ciyê xwe di nav wergerên Kurdî da digirin. Ji James Joyce, Shakespeare, Dostoyevsky, Kafka, Molière û gelek nivîskarên din. Lê pirtûkfiroşên Kurd radigînin ku pirtûka Mîrzayê Biçûk ji aliyê sê weşanxaneya ve hatiye wergerandin û wek pirtûkeka îkonîk herî zêde tê firotin. Eyüp Demir, Dengê Amerîka, İstanbul. Belê bînerhêja ji bo agahiyê zêtir derbarê rewşa zimanê Kurdî lê Tirkiye bigiştî û bi taybetî jî li bajarê Îstanbulê niha mîvanek bi me re ye ji Îstanbulê xanim Remziya Alparslan ku hevseroka Enstitûya Kurdî ya Îstanbulê ye. Remziya xan tu bi xêr hatî bernameya me. Rewşa zimanê Kurdî roca îro hûn di Enstitûya Kurdiya Îstanbulê da çawa dinirxînin? Navxêrê davin spas dikim. Yani rewşa Kurdî bi giştî Kurdî zimanekî bê statû bê parastina perwerdî. Bi sazî û dezgehên xwe de bi weşanxaneyên xwe de hinekî bi keda kesan û saziyan xwe li ser piya digire. Wekî din parastineke dezgehî sûdê jê wernagire yanî. Bawayekî sîstematîk em bibêjin. Belê li çend cîhan wisa wekî dersên li bijartî, wekî tiştên din li zanîgehan beş filan hene. Lê ew ji binî ve nayê. Mesela beşa zimana herî girîng ew ke ku ew ji pêş dibistanê perwerdeya pêşîn ya destpêkê bi zimanê zarokan were dayîn. Li vir mixabin li Tirkiyeyê derfeteke wisa nîne. Tenê hefteyê 2 saetan piştî temenekî ku xwendekar derbas kirine dikarin dibistana navîn de piştî temenekî dikarin hefteyê 2 saetan wek derseke bijartî dikarin ew bikin. Ji yekem qala fermiyeta ew bikin. Wekî din mafê perwerdeyê tune ye mixabin. Başa Remziya xanî yanî dizanî di rewşeke wiha da peymangeh bêtir yanî Enstitûya em bibêjin Kurdiya Îstanbulê dikare roleka wiha bilîze. Êwe we çi gav divê derbarê de avîtine û bi taybetî ez xwazim behsa wergerê bikim. Yanî zimanek ji bo ku zindî bibe ji bo ku bi zimanên dinên dinyayê were nasandin pêwîstî bi wergereke berfireh heye. Hûn yanî we çi kiriye hûn çi plano we hene û bikin yanî divê derbarê de çi karî ji me re bibêjî? Yani niha Enstitûya Kurdiya Îstanbulê berî niha jî karûbarên berhevkariyê kar yani karên ku mesela nehêle ku ziman win da bibe ferheng bin hemû xebatên pêşîn bin wan kiriye. Hewl daye ku mesela ser zaravayan berheman biafirîne ew jî setên hînkeran mesela di kurmancî de cihekî girîng digirin îro. Li ku derê binêrin li gelek cîhan de roleke mezin dîstine ji bo hem standardîzekirina zimên hem jî danîna bingeha zimên. Ji ber ku heke zimanek zimanên wek zimanê nivîskî pir berbelav nebe cihqahêm negire werger û tiştê dijî hinekî ew dibînin. Yani ji ber ku kesê ku dê wan wergeran bixwînin jî pêwîstin. Ji ber wê karekî serekeyê vê derê ev der bi navekî din vebû piştî 2016 Komeleya Lêkolînên Kurdî. Ev der cî karûbarên Enstitûya Kurdiya Îstanbulê dewam dike. Enstitûya heta niha wekî min gotî yani hêla weşanan de setên fêrkirina zimên ferheng û karên berhevkariyê kirine piştre jî ew kirine yani ji bo ciwanan zarokan hin pirtûka firandine danîne ji bo ku bikarin ziman pêş ve bibin. Hewl daye ku duwarên cihê cihê da wan xebatan bike hinekî wekî parastina zimên li ser wê xebatek meşandiye ber werger jî weşandine wekî pirtûka Momoyê yani eweke romaneke kitêbeke navdar e bi zimanê Almanî hatiye nivîsîn ew wergera
وی رنگی جهانه زیادتر فرهنگ سازی و فکرنا زمین خباتن وی داری چارچوبه بهتر سرویه کنه البته ورگر جیتین کرن لی یعنی نسبت بزار اویدن و شاقانه اندن افدر کاری ورگری کمتر دکد واری رومان آنده دوی واری ده لی خباتن دن ده ورگرین دنین سازی همو خبات خود بکردی کرن و به ترکی را اوان کرن دوان کاران دا اوجی وکه کاری که ورگریه بنگهی مروف دکاره بنرخینه لوان تشتاج دکه ده همان دمی دا آتولیه زمان دا دارد یعنی نهاون لباجاره کینه که کرد جرد بشن مزنترین باجاره که کرد لیدمینین لی نه باجاره کردانه و هر حال زاروک کردجی گلکن لوی داره و هم دزانه لی ترکیه دیجی پرسکره که زمانی کردی هیا اوجی که نفش نوی کردی و کتجی دسپیک آخافتن خدا گوتی فیر نابن به زمانی کردی او نزیک بونا کردان لناو استانبول جبو و وقتا اون امیجن سمیناران چتکن وقتا اون چالاکیان دارتخن نزیک بونا وان چاوایه یعنی اقبال کردان سروی مثلا زمان چاوایه ایا بهتر زمانی کردی بالا وان دکشینه لی بهتر بر به ترکی وادشن یعنی بگشتی ترنده که وستا مرو دکاره ببیجه جبر کو همو نفش برپی به جوی پرورده درباس بونه و نفش تین هیدی وقتا که سرانسر پرورده خو به ترکی کتا کربن تمام کربن او کس ببینه وی یعنی وقت نه وقت تابلو یک رشبین به تابی خودی درکتنه که هیا گل دخوازه به زمان خود شتان بکه مثلا زاروکی قیدی قرصان بکه او دکه نه تنوی دریجی لور لآلیه ترکیه جی لآلیه کردستان باجارین دنجی او هنه دیسا وکی سازین زمان کوملین زمان هنه دوان دران دجی یعنی حولک تی داین گل جی علاقه یکی نشان داده یا راستی لی با آوه یکی دن به ریاستاتی یکی مروف دکاره بلکه هنه تشتام او بکه برواجی بکه دجی ترنده بکه اما بر به اوی وچوین هیا جبو استنبول باجارین آلیه ترکیه جبر کل ولید دوربونک جی هیا خودان یا خودی درکتنه که زیاده تر جی هیا مروف دکاره ببیجه جبر کو هنی حسرت ولات یان جی دوربون جبو کو واهستان جی او که هست لمروف باندور بکن وقتا کتین دخوازن تایبتی خوانده کارین زانگه هپرتن یکو زیاده تر اتولیه مده جهد کرن اون خوانده کارین زانگه هنه وقتا کتین استنبول جبو خوانده نابلند او تین لور دست به قرصان دکن دخوازن زمانی خود پیش ببین هنک پر باش داخبن دزانن جی مرو او نکه یعنی براستی مالبات و او کیوان ضرور کیوان باش بکردی دزانن یعنی جی خواندن نویساندن هین بونه او چاخامه آلیه کیوی باشی ها یکو تکنولوژی دهیله هم باوا یدن جی خو بگینن زمان جو آلیه ده هن تشتان بنگه هکوان هیا خود خوازن پیش فتر ببین او جیتین اینکه از خوازن کاری کی تایبت بکردی بکن مثلا هن وارگیر هنه وکیلین کسیندن هنه او جیتین جبو کو پیشوتر ببین یا هینی زراوایی کی کردی ببین جبو وان جیتین بله یعنی نتیجه جبو از دعوی جبو کرمانجی جبو کرمانچکی سورانی و یدجی رمزیه خانم اشخوا وقت جی گوت یعنی هبونا دزگهن بهتر ده روشک وهای کردان ده و تابتی لباجاری کی وقت استانبول رنگ و پرسکریکی چهار سر بکه به هویا کو دزگهن کردی و پاسپورت و درباره ده بهتر کار بکن و کار بن نفش نوی کردان بگیرن آستا کو کرد جوان را پیوسته استگلک سپاس دکم رمزیه آلپارسلان هفسروکا انستیتویا کردی استانبول تج استانبول مرابی مالتا آوا بله بینر هجا پشتی وین آبریم و دیگر لزانینگاه روج آواجی در سال 2019 دا بشی ورگیری هات وکرین که بالا گلک پسپورین زمان کردی کشانده یعنی آرمانجا وی بشی او بو که زمان کردی بگیرین آستین وکو زمان جیران هریم و هروها آستین نتویجی روزنامه‌وان امجد کردو راپورتک دوی درباره دهیه آیا محمد هول دده به پینوسا خو سینور زمانی کردی برفرهتر بکه
ئەو خوێندەکارە بەشا وەرگێرەیە لە زانینگەها ڕۆژئاوا و ji بۆ wê وەرگێر ne tenê veguhestina peyvan e lêxewneke ji bo geşkirina zimanê wê yê dayîkê. وەرگەر ji bo min ne tenê veguhertina tiştekî ji zimanekî ber bi zimanekî dîve وەرگەر ji bo min wek avakirina pirekê di navbera hemû çandên cîhanê hemû zanist hemû zanînên cîhanê de ye ev wergere di nêrîna min de sedema hilbijartina min ji vê beşa wergerê re ku min dixwest ez ne tenê bi zimanekî yan cîvan zanista pêşkêş bikim weke mînak ez bêjim bi zimanê Kurdî İngilîzî. Di sala 2019 de zanîngeha Rojava bi vekirina beşê wergerê gavek balkêş avêt. Ev beş bûye bingeha amedekirina pisporên kodê zimanê Kurdî bi zimanên cîhanî re bidine berhev. Mamosteyên vê fakûlteyê balê dikişînin ser xaleke girîng wergêra ji zimanê İngilîzî bo Kurdî. Li gorî wan wergerandina edebiyat û zanista cîhanî bo Kurdî zimanê Kurdî dewlemend dike. Ji ber ku zimanê İngilîzî bi taybetî pirraniya zanistên cîhanê bi zimanê İngilîzî tê em bêjin qeydkirin û jî tê belgekirin. Ji ber wilo hertim hewlê me hene ku em ji İngilîzî werînin Kurdî ku em bêjin ew jêdera rasterast ya hemû zanistên dinyayê yan jî em bêjin ji hemû teknolojiya dinyê bi İngilîzî hatî qeydkirin û hatî belgekirin. Ji ber wilo em hertim tekeziyê li ser İngilîzî dikin ku ew zimanê zanistiyê cîhanî ji ber ku. Lêbelê ev pêvajoya geşedanê bê asteng nîne. Nivîskar Abbas İsmaîl tevî ku wergêrê wekî stûna sereke ya pêşketina zimên dibîne rexneyên tund li rewşa heyî digire. İsmaîl destnîşan dike ku her çend wergêr karê pîroz e lê di qada Kurdî de ev xebat hîn lawaz e. Bal wergerandinê di wêjeya Kurdî de baweriya min de gelkî lawaz e û kêm e. Ji lewra gelek xortên Kurdan ev ê helbestê nivîsin şîrokê nivîsin wergerandinê najimêrin nivîskar yani ew kesê di wergerandinê kar dike û najimêrin nivîskar. Ev tiştekî çewt karekî çewt wergerandin pir hêja ye û ew kesê ew milletê bixwaze toraya wî pêş keve gerek kesên nivîskarê wan wergerandinê gelek hebin û gelek pirtûkên zimanên de wergerînin Kurdî. Di roja zimanê Kurdî de pazdê gulanê barê giran li ser milê ciwanên wekî aya ye. Ji bo wê her rûpeleke ku werdgerîne gaveke ber bi nûjenkirina zimanê Kurdî ve. Da ku di roja zimanê xwe de ne tenê bi dîrokê lê bi siberojeke ronî û zimanekî zengîn serbilind ve. Emced Kurdo, dengê Amerîka, Qamişlo. بەڵێ ئازیزان هیچ گومان لەوەدا نییە کە وەرگێڕان بەشێکی گرنگە بۆ هەر زمانێک و هەروەها بۆ زمانی کوردیش گرنگیەکی زۆری هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمەش لایەنی باشە و خراپەی خۆی هەیە و هەندێک ئاستەنگیشی هێناوەتە ناو زمانی کوردیەوە. ئێستاش لەگەڵ هاوکارمان دکتۆر هیوا سەلام لەگەڵماندایە لە ستۆدیۆ. دکتۆر هیوا بە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم دەمەوێت بە گشتی باسێکمان لە مێژووی وەرگێڕان بۆ بکەی لە زمانی کوردی. وەرگێڕان کەی هاتە ناو زمانی کوردیەوە؟ سپاس بۆ پرسیارەکەتان. وەرگێڕان مێژوەکی دوور و درێژی لە زمانی کوردیدا هەیە. ئەو دەقانەی کە بەردەستن دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک دەقی ئاینی سەرەتا دەقێکی مەسیحیە لە زمانی ئەرمەنیەوە بۆ کوردی کورمانجی وەرگێڕاوە دواتر دەقە ئێزیدیەکان وەرگێڕاون بەڵام پێش ئەوە نووسینێکمان هەیە کە لە ئیبن وەحشیە لە سەدەی نوێ میزانیدا تۆماری کردووە ئەو باسی کۆمەڵێک کتێبی کشتتوکاڵی کوردی دەکا کە دەربارەی مێ و چۆنیەتی کشتتوکاڵکردنن لە کوردی و وەرگێڕاون بۆ عەرەبی لەبەر گرنگەکانیان بەڵام بەداخەوە تێکستانەمان بەردەست نییە. لە بواری ئەدەبیاتی کوردیدا خانای قوبادی لە فارسیەوە شعرەکانی نیزامی وەرگێڕاوە هەروەها مەلا مەحموودی بایەزیدی شەرەفنامەی کتێبی مێژووی کوردی شەرەفنامەی لە فارسیەوە بۆ کوردی وەرگێڕاوە هەروەها ئەلێکزاندەر ژابا کاتێک دەبینێت کە مەلا مەحموودی بایەزیدی کۆمەڵێک چیرۆکی بێ هاوتای کۆ کردوێتەوە ئەو لێی وەردەگێڕێ و وەرگێڕانیان بۆ دەکات ئیتر بەم جۆرە وەرگێڕان هەنگاو بە هەنگاو چوەتە پێشەوە و زیاتر بووە لە ناو. بەڵێ باشە کاتێککە ئەم وەرگێڕان دەستی پێکردووە لە ناو زمانی کوردیا تا چەندێک کاریگەری هەبوو بەسەر زمانی کوردیە بۆ نمونە چەندێک کاریگەری زمانی بیانی هاتۆتە ناو زمانی کوردیەوە.
وەرگێڕان زۆر گرنگە لە هەموو زمانێکدا چونکە ئاڵوگۆڕی زانیاری و فکر و تێگەیشتن و کللتورە هەم زمانی کوردی کەوتۆتە ژێر کاریگەری زمانەکانی دیکەوە هەم زمانەکانی دیکەش کەوتونەتە ژێر کاریگەری زمانی کوردیەوە ئەوەش بە گوێرەی ئەو تێکستانەی کە وەرگێڕانیان بۆ کراوە بۆ نمونە کاتێک نیزامی خوسرە و شیرین لەلایەن خانە قوبادیەوە وەردەجێڕێ ئیتر ئەوە ئەگەر لە کورد بپرسین ئەوە جۆرێک بووەتە بەشێک لە ئەدەبیاتی کوردی چونکە لە سەردەمێکی کۆندا ئەم چیرۆکانە هاتوونەتە ناو ئەدەبیاتی کوردی و ئیتر خەڵک زانیاریان لێەوە فێر بۆ بە هەمان شێوە لە زمانی کوردیشەوە زانیاری گواستراوەتەوە بۆ زمانەکانی دیکە. برای هیوا یعنی بیک اویت شارزایی به سورانیت کرمانجی شارزایی لآمده مایی جات خوازم تب کرمانجی برسوا من بدی سرسرم گالکس پاس سرتنیش تو بحث وان تشتادی کی وکو ها ام بيجن نمونه تکانه یعنی جتشتين ها هنا كان ناديار حتى رجا ايرو لورجير وكو جوريك ادبي تو چاوا روجا ایرو دناف کردان ده او جوره ایدی گیشتیه و آستی که ام ببیجن او جوره ادبی دناف کردان ده جیزندیه؟ جخوا وەرگێڕان و gelek بواریندن پەیوەندیدارن بە چاوانیا هەبوونە دەسەڵات دەما دەسەڵاتە کوردان تونەیە ئەو ژین ینی بڕەنگەکی نکارن سیستەمەکی ئاوا بکەن و هەر کەس تێدا خوا تێدا ببینە لەوما زێدەتر وەکی هەولێن کەسان مایە نەوەکی دەستگاهێکی ینی چون لە هەر چار بەشێن کوردستانی دەستگا هەن جودا هەنە تایبەت بە وەرگێڕانێ و گەلک کەژی وەکی خوابەخش وەرگێڕانێ دکن لەوما پرزگرێکن مە گەلەکن لە ڤیالیە لێ ینی پێشڤەچوونە گرنگ هاتنە پێش و نەها دەما ئەم لێ دمەیزینن گەلک نویس و بتایبەت دا ئەدەبیاتە کوردیدا تێن وەرگەڕاندن ji بۆ زمانên herî giringên cîhanê mîna ئینگلیزی فرانسی mîna deqên کوردی hem bi soranî hem bi kurmancî tên nivîsin piştî çend salan rasterast tên wergerandin yanî em dikarin bêjin em gehiştine astekî pir baş lê hê yanî daxwaziyên mên zêdetir jî hene. باش هیوا یعنی اگر ام ما او است ام گیشت بن جوی استجی مجارک دن ما پرسکریک زاراوان زاراویان هيا یعنی او نبونا ترمینولوژی که یک بوی دناوا وان زاراوی کردی دا چه قصد کاری بندوره که نینی لورگیری بکه و به لورگیر تنه د چارچوبه زاراویان دا ببینه یعنی ورگیر سورانی بو عربی سورانی بو انگلیزی یان کرمانجی بو ترکی کرمانجی بو زمانی کی دن یعنی جی عکسی وان او چاوت کاری چاره سر ببین از مسئله زاراوان وکی پرزگرگ نبینم جخوا زاراوا هنه لهر زمان دنیا لی هون راست بیجن او زیادتر گریدره پلان زمانیه د زمانوانی دا ام جراد بیجن پلان زمانی گرگ دزگه هنما مینا لروجاوا سزکه لباکور وقفه واته هيا و استاندار کرنا کرمانجی هيا لباشور ئەکادیمیا کوردی هەیە لە ڕۆژهەڵات ڤەژین هەیە یعنی پرزگرێکە ما ئەوەکو ئەو دەستگا بە هەفتوورە کار ناکەن یان سیستەمێک دناوبەرە واندا تونەیە لێ داخوازیە ما ئەوە کو ئەگەر ئەو دەستگاه بکارن ji بۆ ئالیە ترمینۆلۆژی ینی مینە هەر بوارەکی ئەو بکارن لە هەف بکەن ئێدی پرزگرێک کو دناوبەرە دالێکتێن زمانên کوردی هەنە دناوبەرە زاراوەیاندا هەنە دێ پڕ کەمتر ببن. بەڵێ بابەتێکی تر هیوا کە ئێستا ڕوبەڕووی هەمومانە بێتەوە پێم وابێ ئێمە لە بواری میدیاییە کاتێکە کارەکەین ئەمەش بابەتی ژیری دەستکردا و وەرگێڕان بە ڕێگای ژیری دەستکرد ئەمە شێوازێکی تری ئاستەنگی پێم وابێ بۆ ناو زمان هێناوە چۆن بتواندێ ڕوبەڕووی ئەم ئاستەنگانە ببینەوە. ژیری دەستکرد زیرەکی دەستکرد حتا وەکو دەبینن بۆ ئەم زاراوەش دیسان ئێمە دوشتی جیاواز بەکاردێنین بەڵام ئەمەش دەتوانین بڵێن دوو لای هەیە هەم دەکرێت بە لایانی باش بەکاربێت هەم دەکرێت بە لایانی خراپ بەکاربێت بەگشتی لە جیهاندا ژیری دەستکرد بۆ وەرگێڕانی فەرمی بۆ وەرگێڕانی کتێب
یان بۆ لێکۆڵینەوەی ئەکادمی قەدەغەیە بەکاربهێنرێت لە هەر بۆ نمونە ئێمە کە لە ئەمریکا دەژین لە هەر زانکۆیەکی ئەمریکی ئەگەر بسەلمێت خوێندکارێک هەوڵی داوە ژیری دەستکرد بۆ توێژینەوەکانی بەکاربێنیان لە تاقیکردنەوەکانیدا بەکاری بێنێ ئەو خوێندکارە بە کەوتو ئەژمار دەکرێت بە هەمان شێوە بۆ وەرگێڕانیش هیچ دەستگایەکی ئەمریکی باوەڕپێکرا و تێکستێک قبول ناکات ئەگەر ئەو تێکستە بە ژیری دەستکرد وەرگێڕانی بۆ بکرێت چونکە ژیری دەستکرد ڕاستە دەکرێت زۆر هاوکار بێت بەڵام لە شێوازی کولتور و تێگەشتنی مرۆڤەکان بە دروستی تێناگات. بەڵێ بەڵام بۆ نمونە ئێمە ئێستا بەکارهێنانی ئەم جۆرە وەرگێڕانە دەبینین لە نێو میدیای کوردیە زۆر من خۆم زۆر بەرچاومەکەوێ کاتێک شتێک ئەمەنە بەکار هاتووە تەنانەت هەڵەیە بەڵام لەگەڵ ئەوەی بەکار هاتووە خەریکە جێگەی خۆیەگرێ ئەمە چۆن کاریگەری ئەبێ لە داهاتوودا بۆ سەر زمان. بەداخەوە ئەمە کاریگەری نەرێنی دروست دەکات بەڵام لێرەدا میدیای باش و میدیای خراپ دێتە گۆڕێ بەڕاستی چونکە لە کۆتاییدا زمانی کوردی وەکو خۆی دەمێنێت ئێمە من خۆم ئەزمونێکی وەرگێڕانم هەیە لە سەرتاپای بڵێن ژیانی ئەکادیمیم بەردەوام کاری وەرگێڕانیشم کردووە پشت بەستن بە وەرگێڕانی ئەلکترۆنی بۆ چ گوگل بێ چ چاتGPT و ژیری دەستکرد بێ ئەمە زمانێکی سروشتی نییە وەکو بە زمانی ئینگلیز دەڵێن ناچڕال نییە سروشتی نییە بۆیە کاتێک خوێنەر دەیخوێنێتەوە تێدەگات کە ئەم دقا بە زمانەکەی ئەو ڕاستە وشەکان بە کوردی دەبن بەڵام تێگەیشتنەکان بە کوردی ناگەێنێت بە تایبەتی لە هەندێک کاتێکە با بڵین شتێک ئەوترێ قسەیەک ئەکرێکە مانایەکی تر ئەبەخشێ بەو زمانە بەڵام تۆ نایکیتە ماناکەی خۆت وشەکان وەرگێڕان بۆ وشەکانەکەی ئەو وشانە وەرئەگەڕیتە سەر زمانی کوردی بەڕاستی هیچ مانا نابەخشێت ئەوەی کۆنتترۆلێت بێژن وەختەمانەمایە بەسەرزی پرسێکە کورت ژەهیوا بکەم هەرچەندی زانم وێت کۆنتترۆلی ژمارە بژن دەمامەکێمەژی لێ تنابینی هیوا کۆ ئەو ئەمە بێژن ژیریا دەستکرد دکارێ ینی ئەوەی سوودێ بدە بە کوردی کوردیەکی کۆ زمانێکی ها لە هەندێکی شون مایە دەستهڵات نینە ئەو هێزا ناونەتەوی تنابیژی دەبێت کو سوودەیەکیژی بدە کوردی بەری 5 ساڵان مە بەحسا ئەوێ دەکرد گەلۆ کوردی نەجاتێوی هەبە ئەو خلاص بە لە بن بندەستیە و بە زمانێک ji بۆ 100 ساڵێ بێ بمینە یان نەمینە نەها کوردی دە هەر دەریدایە ینی ئەم vê قۆناغێمە دەرباز کرد ژیری دەستکرد بێگومان مەفاە دەدا زمانێ کوردی لێ چاوانیە بکارئانینە ژیری دەستکرد پرزگرێکە ینی ژیری دەستکرد نکارە ji بۆ وەرگێڕانێ بێ بکارانین دکارەش بۆ تێگەهێندن دکارەش بۆ ژیانیان ڕۆژانە لە مارکێتان لە جیان بێ بکارانین و گەلێک مەفانوی هەنا ئەس لەگەل ژیری بکارانینە ژیری دەستکردم لێ نەژوارێ ئەکادمی و وەرگێرانێ نە لەوان تشتان کو گەرەک مرۆڤ بکن بەێ گەلێک سپاس شیرۆڤەیتە چنە باڵکێشم و بڕاستی لێ دەمامە دیگەداوی سپاس مەڵەتاوە سپاس جوێرە ئازیان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵ ڕێز و خۆشەویستی من و هاوکارم ساڵح دیمیجەر زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەران هەر شاد